سڵاوم کاتتان باش ئێستا ژمارەێک لە دوکانداران لە بەردەم سەرۆکاتی شارێوانی هەولێر گربنەوەەوە ناڕزایان هەیە گوایە ئەوانە کریان گراکەوە مامەجا سلااو لێبێت ئێوە چێش و گرفتان سێ بەس کرێ گرانکردەکەیە کاکە ئەمە وەختوە گرێبەستمان کرد بەتری بە 1500 گوتیان گرێبەستەوابی پاش 5,000 ئەیکەین بە 3,000 ئێستا کە کردیتە 12 ئیم دوکانم 24 مترە 500,000 وەستا هەیە دوکانی 100 مترە معنی دەبی 2 ملیۆنی بدا بۆ لە 36,000 ببتا 500,000 مشکلەکەمەوە دەمانێت لۆ ماکەم بیتەوە تەواو بەخۆی ئیشوکار نییە بەخۆی گرانیە لە دوکانەکانتان لەکوێ؟ دوکانەکەمان لە پیشەسازی دارەتووە هەماشتا فەرقی نییە ئەمە پێکەوەین ئێستا ئەمە پیشەسازی دارەتەوە پیشەسازی دارت و لە کولی مەترێکی 1500 دینار و ساڵانە ئێستا بۆتە 12,000 یعنی لە یەکە 11 زیادکە زۆرە بۆ ئێمە یعنی سە پیشەسازی ڕێی مەغمور وانە لە 4,000 بۆ 5 زیاد کراوە لە شیمالی هەروانە گەراجی دوایە دارەت و جیایە سناعی دارت و گەراجی بە 2 دەفتەرە لە شوێنەکان دیکە بە 15-20 دەفتەرە نابێت مەخارنی یەک بکردن و مەقابل یەک بێنەوە ینی زۆرە داواکارەکەمان ئەوەیە ینی کەم بکرێت کردیانم زایدە لەسە زیاد بوونەکەش ینی لە 36,000 کردیا 500 زایدەش کردیا گرێبەستەکەی معقولە بزاد ئەوانە نیشەمدا دەستمەندای یەک دووەک لەوانە مامەجا سڵاو لێ بێت هیچ تۆش بە هەماشەوە کری دوکانەکە گران بۆ ئەرێ وڵای ئێمە ساڵی 6,000 دەن ئێستا دەڵێ بۆتە 400-500 ئیشوکارەکەشمان وانە ئیشوکارەکە بۆ خۆی زعیفە بۆ ئەو کریان لەسەر گران خۆی 15 ساڵە 15 ساڵ عقدمان هەموو لەگە حکومەتە ئێستا عقدەکەمان تەواو بووە عقدەکە نوێ دەکەنەوە ئیتر ئەوها گرانی کردەوە داواکارمان لە حکومەتەوە یەکەمە هەرزانێک سناعی دارەت و ئیشوکارەکە وانە وەک سناعەکانی جنوبی و شیمالی نییە سناعی دارەت و خەڵکێکی کەمی لەسەرە داواکاریمانەوە حکومەت کرێکەمان لە هەرزانکە ئەوەی دەبینین ئەمە سەررجەمیان کاسبکاران و دوکاندارانی پیشەسازی دارەتون داوا دەکەن کە هاوکاریان بکرێت سڵاو لێ بگەنجۆ چەند دێت کری ماگانم کری 9,000 دوودکانە 9 بنەوەتا ئەرێ وڵ ئێستا کابرااشتان ئاگدار نییە مۆبایلەکەی داخرا بوو گوتم هەر باام بچم لە جێگای و ئاگدارکردیان لۆ نردینە چارشەم دای دەخن کاریگەری لەسەر ئیشوکارتان دەبی بە خوددا ئێستاەوە 2 ڕۆژە سناعەکەش چۆر بووە ئارێ وڵات چکەیمە بخۆی لای دێ ئەمە لە دارەت و هەر بەس منتخی دارەت و لەسەر زیاتر لەسەر نییە ینی کاکەجان ئەو کرێگرانکردنە لەسەر ئێوە پێتان وایە کاریگەری ئێستا ژیان و گوزەراکان بە تاکیت پێشتر 24 متر بوو ساڵانە 36,000 بوو ئێستا بۆتە مەتر 12,000 ینی ساڵان دەلێکەوە بزانە چەند دەکە زۆر دەکە خۆی کار و کاسبی نییە ڕۆژێکە 10 ڕۆژ نییە بەڕاستی تاسی لەسەر میلەتەی هەمی فەقیرە کرێت چیە عنی ژیان نییە بەڕاستی من یەک بەخۆم دەم فەرمووتوانم بەجێشتوە هەمی وەکی من هەمی قەپاتی کردووە زۆر دیارە بەناو نوێنەرانەوە دیارە قەولەت کێش ئەو نوێنەران چونە قسەیان لەگەڵ کردو دیارە قەولە ئەو هەفتەی ئینشاڵڵا کێشەکەمان بۆ چارەسەر بکەن بەڵێ ئەوەی دەبینن یان ئەوەی گوێتانێ بوو ئەمە نیگەرانی و ناڕزایی دوکانداران و کاسبکاران و پیشەوەرانی پیشسازی دارەتوە کە خۆیان باسیێنەوە کرد پێشووتر کری مەترێک لە نێوان 1500 تا نزیکەی 3,000 بەڵام بۆتە 12,500 دینار کەمە کاریگەری دەبی لەسەر ئیشوکارەکانیان و بەم هۆیەوەش چەندین کەس وەک خۆیان باسی دەکەن ڕەنگە بێکار بمێنەوە